شکست یەکەم هەنگاوە بۆ سەرکەوتن. هەر مرۆڤێک بێوێت کە ڕێگای سەرکەوتن بگرێتە بەر دەبێت تووشی سەختی و ناڕەحەتێکی زۆر ببێت و بە بیابانی شکستێکدا تێپەڕێت. اینجا تامی ئاوی سەرکەوتن دەکات. ئەوە تا چەند نمونەیەک لەسەر شکست و سەختی سەرکەوتن. تۆماس ئەدیسۆن 292 جار شکستی هێنا لە داهێنانی گڵۆبی کارەبایی. زۆرێک دەڵێن 9999 جار شکستی هێناوە. ئەمە دوورە لە ڕاستەوە. ئەدیسۆن لە خوێندنگاکەی دەرکرا بەهۆی ئەوەی کە زۆر پرسیاری دەکرد. مامۆستاکەی پێیوت کە ئەم زۆر گەمژێ و بە کەڵکی ئەوە نایەت کە هیچ فێر ببێت. ستیڤ جۆبز لە تەمەنی 30 ساڵی تووشی داڕوخانی ئابووری بوو و تەنانەت لە کۆمپانیاکەی دەرکرا کە خۆی بەشدار بوو لە دامەزراندنی. بەڵام دواتر گەورەترین داهێنانی کرد و ئێستا لە تەواوی جیهان ئامێرەکانی ئەو بەکاردەهێنن کە ئەویش بەرهەمی کۆمپانیاکەیەتی کە ئەپڵە. ئەحمەد شوقەیری کاریگەرترین کەسایەتی جیهانی عەرەبی بەرنامەکانی ڕەتکرانەوە چونکە پێیان وابوو کاریگەریەکیان نییە و بێسوودن. ئێستا کاریگەرترین کەسایەتی جیهانی عەرەبی دادەنرێت و 11 بەرنامەی ڕازەکانی پێشکەش کردووە. کۆلۆنیل ساندەرز لە 1007 چێشتخانە شکستی هێنا و بیرۆکەکەی ڕەتکرایەوە، بەڵام کۆڵی نەدا و دواتر گەورەترین زنجیرە چێشتخانەی دامەزراند بە ناوی چێشتخانەی کۆنتاکی. ئێستا 11,000 لقی لە سەرتاسەری جیهاندا هەیە بە کوردستانیشەوە. چارلی چاپلین چەندین جار نمایش و کارەکانی ڕەتکرایەوە چونکە پێیان وابوو ئەکتەرێکی لاوازە، بەڵام دوای چەند فیلمێکی کەم سەلمان دیکە گەورەترین ئەکتەری سینەماییە. واڵت دیزنی 302 جار کارەکانی ڕەتکرایەوە. لە کاری ڕۆژنامەنووسی دەرکرا بەهۆی ئەوەی کە هیچ ئەندێشە و بیرۆکەیەکی نوێی نییە، بەڵام دواتر میکی ماوسی داهێنا کۆت سەنتەری دامەزراند و بەهۆی کارەداهێنەرەکانیەوە توانیت 22 خەڵاتی ئۆسکاری وەربگرێت. بەمەش ناوی چووە مێژووەوە چونکە هیچ کەسێک ئەو ژمارە زۆرە خەڵاتی ئۆسکاری تاوەکو ئێستا وەرنەگرتووە. هۆندا لە کاری ئەندازیاری کۆمپانیای تۆیۆتا دەرکرا و بێکار مایەوە کە کۆمپانیای تۆیۆتا یەکێکە لە گەورەترین کۆمپانیاکانی بواری ئۆتۆمبیل، بەڵام دواتر هۆندا بە تەنیا مۆتۆری هۆندای داهێنا و ئێستا کۆمپانیای هۆندا یەکێکە لە گەورەترین کۆمپانیاکانی جیهان و تەنانەت ڕکابەری کۆمپانیای تۆیۆتاش دەکات. جی کەی ڕۆلینگ خانمە نووسەری کتێبی بەناوبانگی جیهانی هاری پۆتەر لەلایەن هاوسەرەکەیەوە تەلاق درابوو. هەوڵی دەدا کە منداڵەکانی بەخێو بکات لە کاتێکدا هیچ دەرامەتێکی نەبوو. کتێبەکەی لەلایەن و دەستگای چاپکردن ڕەتکرانەوە، بەڵام ئەمانە نەبوونە بەربەست لە بەردەمیدا. کۆڵی نەدا و تەنها لە ماوەی 5 ساڵدا بوو بە یەکێک لە خانمەهەرە دەوڵەمەندەکانی جیهان. دکتۆر سیۆز بەناوبانگترین نووسەری چیرۆکی منداڵان لە مێژوودا 27 جار کتێبەکانی ڕەتکراوەتەوە بۆ چاپکردن. ماکسی فیلەر لە دوای 48 تاقیکردنەوە و 26 ساڵ لە هەوڵدان بۆ سەرکەوتن لە تاقیکردنەوە و خەرجکردنی $50,000 اینجا توانی لە تاقیکردنەوەکەی دەرچێت و ببێت بە پارێزەر. ئیدی ئار کارۆ کاتی دەستی کرد بە پێشبڕکێی ئەسپسواری لە سەرەتادا لە 250 یاری پێشبڕکێدا شکستی هێنا، تەنانەت لە یەک یاریشدا نەیبردەوە، بەڵام کۆڵی نەدا و بەردەوام بوو تاوەکو یەکەم سەرکەوتنی بەدەستهێنا. ئیتر بەردەوام بوو تاوەکو ناوی خۆی لە مێژوودا نووسی وەک باشترین یاریزانی ئەمریکا و هەتا هەموو جیهانیش. ئەو توانی زیاتر لە 4,000 یاری پێشبڕکێی ئەسپسواری بەرێتەوە. ئۆپرا لە کارەکەی نزمکرایەوە چونکە پێیان وابوو بە کەڵکی تەلەڤیزۆن نایەت، بەڵام دواتر بوو بە کاریگەرتنی خانمی ئەمریکا و جیهان کە بە ملیۆنان کەس سەیری بەرنامەکانی دەکرد. مایکل جۆردن زیاتر لە 90,000 جار هەڵدانی تۆپی لە ماوەی دەورانی یاریکردنیدا هەڵە کردووە، لە نزیکەی 300 جار یاریدا دۆڕاوە. 26 جار هەڵدانی کۆتایی پێدراوە، بەڵام سەرکەوتون نەبووە، لە تیپەکەی دەرکراوە چووکە لێهاتوو نەبووە. بەڵام دواتر مایکل جۆردن 6 جار بووە پاڵەوانی باسکەی و مایکل جۆردن دەڵێت شکستم هێنا و هەر شکستم هێنا، هەر ئەمەشە بۆتە هۆکاری سەرکەوتنم. وێنستۆن چەرچڵ لەلایەن خێزانەکەی و پشتگوێ خرا چووکە لە خوێندنگا زۆر لاواز بوو، زمانی دەیکرد و بەفسە زمانی قسەی دەکرد. خەڵکی بە بێکەڵک و تەمبەڵ ناویان دەبێت، بەڵام ئەم شتانە ڕێگر نەبوون لەوەی ببێتە سەرۆکوەزیرانی بەریتانیا. ئەینشتاین تاوەکو تەمەنی 4 ساڵی نەیتوانێت قسە بکات و لە تەمەنی 7 ساڵی فێری خوێندنەوە بوو. خێزانەکەی و مامۆستاکانی نیگەرانی ئەوە بوون کە مێشکی لەدەست دابێت چونکە زۆر هێواش بوو لە بیرکردنەوە و کەسێکی کۆمەڵایەتی نەبوو. بەڵام ئەو کەسە دواتر بوو بە ئەفسانەی فیزیا و خاوەنی خەڵاتی نۆبڵ و بوو بە یەکێک لەو 4 کەسەی کە مێژووی مرۆڤایەتیان گۆڕی کە ئەوانیش گالیلۆ، نیوتن، داروین، ئەینشتاین بوون. لۆدینگ ڤان بتهۆڤن
مامۆستاکەی پێی وت مەحاڵە ببیت بە ئاوازدانەر، هیچ هیوایەکم پێی نییە. بەڵام ئەم کەسە بوو بە ئەفسانەی مۆسیقا و شاکارەکانی بە هەموو دنیادا بڵاوە، گوێیەک نییە ناوی ئەمی نەبیست بێت. ئەندرێ ئاگاسی لە ساڵی 1995 لە پلەی یەکەمی باشترین یاریزانانی تێنس بوو، بەڵام تووشی پێکان بوو بە ناچاری لە یاریکردن دوورکەوتەوە. بەو هۆیەوە ئاگاسی لە پلەی یەکەمەوە دابەزی بۆ پلەی 141 ڕیزبەندی باشترین یاریزانانی تێنس لە جیهاندا. بەڵام ئاگازی کۆڵی نەدا و پاش چاکبوونەوەی لە پێکان و ڕاهێنان و هەوڵێکی زۆر توانی دوای 7 مانگ بێتەوە پلەی یەکەمی باشترین یاریزانانی جیهان. ئاگاسی پێنجەم یاریزانە لە مێژووی تێنسدا کە توانیوەتی هەر 4 پاڵەوانێتە گەورەکەی گراند سلام بباتەوە کە لە ئوسترالیا و فەڕەنسا و بەریتانیا و ئەمریکا بەڕێوە دەچن. وین دایر یەکێک لە بەناوبانگترین نووسەرەکان کە نووسینەکانی کراونەتەوە کوردیش، لە تەمەنی 30 ساڵی کتێبێکی نووسی، 100 نوسخەی برد بۆ چاپخانە کەچی تەنها لە ماوەی 1 هەفتەدا 99 دەستگای چاپکردن ڕەتیان کردەوە کتێبەکەی چاپ بکەن. دکتۆر ئیبراهیم فەقی بە شوشتنی قاپ و پاسەوانی هۆتێل و کرێکاری کورسی و مێز لە هۆتێلێکی سادە دەستی پێکرد. دواتر زانستی کەشەپێدانی مرۆیی بنیات ناو بوو بە شارەزاترین و کاریگەترین کەسایەتی جیهانی و خاوەنی 5 هۆتێلی گەورە و گەورەترین چێشتخانە. گەر تۆ تاوەکو ئێستا شکست نەهێناوە، ئەوە نیشانی ئەوەیە کە هیچ شتێکی نوێت تاقی نەکردوتەوە. وتەی ئەنیشتاین. هەمیشە ئەوەت لەبیر بێت هەر کات ڕێگایەکی بێکۆس بوو تەگەرە و بێبەربەست دۆزیەوە، دڵنیا بە ئەو ڕێگایە ناتگەینێتە ئامانج. کەوتن لە نێو قوڕ و لیتەدا شوورەی نییە، شوورەی ئەوەیە لەوێدا بمێنیتەوە. وتەی محەممەد عەلی کلای.